ئێمە ناوبژوانانی کوردستان بەنورایەتی ناوبژوانە ناوڕاستەکان و یاریدەرەکانی کوردستان هەستاین بەم کارە کە لە 28 مانگەوە یادەشێکماندا بە تۆپی کوردستان کە چیتر لە هەفتەیەک مەڵەماندا بە یەکێتی تۆپی کوردستان کە لەم هەفتەیەوە بێتەوە کاتە ڕۆژی یەکشەممە کاتە بەیانی لە هیچ چالاکیی تۆپی کوردستان بەژاری نامی کاری ناوبژوانی ئەوانیش لە یادەشەکەمان کۆڵیەوە بەس بە شتێکی ینی زۆر سادە وەڵامیانداەوە سوپاسی ناوبژوانیان کردبوو ئەو خۆڕاگریە بەڵام ئێمە ئەوە بۆ چەند هەر ناوبژوانێک لە سیاری کەمتری نییە هەتاکو ئێستا ئەو مسەفری کردو لە حسابی خۆی کردوێتی ئێمەش بڕێمانداوە هەتاکو هەموو شارسەدارەکانی ناوبژوانان سرف نەکرێ بوو ناوبژوانان لە هیچ چارێکی کوردستان ئامادە نابین. ئێمە وەکو ناوبژوانانی کوردستان ڕوونە لە بەرچاوی هەموو چین و توێژ و وەرزشکارانی یەکێتی کوردستان کە یەکێتی تۆپی کوردستان بە یەکێتی خۆمانەزانین خولی کوردستان بە خولی خۆمانەزانین ئێمەش بە هاوشانی یەکێتی تۆپی کوردستان شانمان نایە بەر ئەو ئەرکەی کە لە قورسایی کە کەوتوتە سەرشانی وەرزشی کوردستان بەگشتی ئێمە ژۆک و ناوبژوانان هەتا ئەمڕۆ هاوشان بووین لەگەڵ یەکێتی تۆپی کوردستان خەمەکانمان هەڵگرتووە بەردەوام بووین لەم پیشەی و کاری خۆمان لە ناوبژوانی کردوان بەڵێ ناوبژوانانی کوردستان کەوتونەتە ئەو بڕیارەی یعنی هاتوونەتە ئەو حەدە ئەو بڕیارە کە بڕیار بن و لێش پەشیمان دەبن کە ئەڵێن ناتوانین ناوبژوانی بکەن چیتر لەسەر جیفانی خۆمان چونکە باری داراییمان ینی ئێمەش هەمووی سنووردارە لە حەدێکە گەشتۆتە حەدێکی چەقبەست و من ناوبژوان هەبوو قسەی لەگەڵ کرد مەڵە 2 ملیۆن بۆ 3 ملیۆن دینار قەرزانم ڕۆژانە هەفتانە بۆ حەکەمیکردن ناوبژوانمانە هەفتەیەەکە لە بە بۆنەی زۆری خولەکانی چێت تۆپی کوردستان ناوبژوانێ 2 بۆ 3 ئەرکی ناوبژانی وەرەگرێ ئەمەش هەمووی مەسرفە لەسەر و ناوبژوانە بەڕێزە یەکێتی تۆپی کوردستانیش توان بڵێم هەتا ئەم دەقەیە کە ئاگدانی لەکەوە دەسەوساندا نەنیشتووە بەڵام ئێمە تێناگەین لە بینی یەکێتی تۆپی کوردستان و جیهەتی ڕسمی کە حکومەت هێرمی کوردستان چۆن ئەم ڕێکارانە ئەڕوا ئەم پارەیە بۆ تاخیر بووە هۆکارەکەی چییە تێناگەین و بۆیە ئێمە کە بڕیارمانەوە بەڵێ بە هەموو بیرکردنەوە بە هەموو ئاسیی خۆمان گەشتوینەتە و قەنەعەتی کە چیتر ناتوانین ناوبژوانی بکەین لە خولی کوردستان.